زیاتر لە 30 ساڵە کاسبکاری نێو بازاڕی هەڵەبجەیە باس لەوە دەکات دواکەوتن و نەبوونی موچە کاریگەری زۆری لەسەر جموجۆڵی بازاڕێ و خەڵک هەیە 250 دیناری لە گیرفاندا نییە. وەڵای وەزعی گیرفانی خەڵک زۆر ناڕەحەتە زۆر پەشێوە خەڵکی ئایساتێ سەلام هەیە 250 تەبعی لە باخەڵا نییە 250 تەبعی لە باخەڵا نییە ئیتر ئەمە بەدەست کەس نییە ئیتر ئەمەیە قەیرانە هەچێ بێ 32-33 ساڵە لەنەوە یەکۆتەم لەم بازاران من بەقاڵێکم ئەوەی لەم سەردەمایی بینم لە ئێستای بینم یعنی لە خەویشان نەبینیوە. دواکەوتنی موچە کاریگەری تەواوی لەسەر بازارەکان دانا و جەموجۆڵی کڕین و فرۆشتن و کار و کەسابەتی سست کردووە هەمووان بەدەست بێپارەی و گیرفانی بەتاڵەوە گیرۆدەن. خەڵکی ئێستا من و جەنابەت لەوە ظاهری سەیری خەڵک بکەین باڵینی نەفسیان بڕۆبی خوێنەرۆ لە سەدانەوەی خەڵک نەفسیان تەواوی باشە بەس خەڵک نەفسیەتی بەرزە تەنەزول بە کۆمەڵێشت ناکە لەوە ناچێت ڕووی بێ بە جەناو بڵێ بەڵە پارەم پێێنەیەکی هەیە لەم بازاڕاتیایەتی بە مانگێکیشە پارە 250 لە گیرفانیانی بەس نەفسیەتی خەڵکەکە بەرزە زۆر دەوریشی و زۆر کاری تێ کردووە بەڵام ناتوانێت دەری بڕە. تەنیا مەعاشخۆر نییە کە چاوی لە مەعاشە خەڵکە کاسبەکە خەڵکە بێ ئیشەکە خەڵکە حەماڵەکە خەڵکە کرێکارەکە هەمووی بەعام چاوی لەدەست موچەیە بازار سستێکی زۆری پێوەیە و جموجۆڵێکی وایتیانە کە خەڵک دڵی پێ خۆشکە لە ڕووی لە هەموو ڕوویەکانەوە کە تۆی گریت سیستەمی برسیکردن و چەسانەوەی خەڵک پەیڕەوەکان ئەم دوو حیزب بەدەسەڵاتە. 64 ڕۆژە موچەخۆران یاریمی کوردستان لە چاوەڕوانی هاتن و بڵاوکردنەوەی هەواڵی موچەدان زیاتر لە دەیەکە موچەخۆران لە یاریمی کوردستان لە نێو ململانەیە و لێر و بەغدادا لەگەڵ بێموچەیی ڕایەنراون و وەک بڵێ سیاسەتی نوێی برسیکردن و دواتر ژەردەستەکردن بەسەر خەڵکدا جێبەجێ دەکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.